نه بس بدل برواری و ماموستا و مصطفى و احمد بهنه دادگاه کردن بلکه گلک بر پرسید گندل الهرم کردستانی جی بهنه وی دادگاه. دوای یەک ساڵ و زیاتر لە 2 مانگ دوجار دادگای تاوانی دوی هەولێر دادگایی مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی بەڕێوە برد. هەر لە نێو دانیشتنی دادگا بڕیاردرا کەیسەکە لە تیرۆرەوە بگۆڕدرێت بۆ مادەی 222 یاسای سزادانی عێراقی کە باز لەوە دەکات تۆمەتبارە ڕێگری دەکات لە جێبەجێکردنی یاسا. دادگا بڕیاری 1 ساڵ زیندانیکردنی دا و بەهۆی ئەوەی زیاتر لە ساڵێکیشە ئەو دوو تۆمەتبارە لە زیندانەکان گیراون ماوەی ڕاگرتنەکەیان بۆ ئەژمار کرا و ئازاد دەبن. بەڵام بەهۆی بوونی سزای پێشووتر و لەسەر دۆسەی دیکە ئومێد بەرۆشکی لە زیندان دەهێڵدرێتەوە. پارێزەرانی کیسی گیراوانی بادینانیش ڕەتی دەکەنەوە کە هیچ بەڵگەیەک بۆ تاوانبارکردنی بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی هەبوو بێت. دادگا بڕیاریدا بە پێی مادەی 222 لە قانون عقوباتی عێراقی سزای هەر یەک لە مامۆستا بەدەل بەرواری بریکاردارمان و ئومێد بەرۆشکی بدا و 1 ساڵ حکمیدان. دیارە غەڵەتەکێ لە دەستگیرکردنی مامۆستا بەدەل بەرواری مامۆستا بەدەل بەرواری لە مانجی 8 2020 گیرایە کە دەکاتە ساڵێک و تقریبان 6 مانگ. یعنی ئەگەر حکومەکە کە ساڵێک حکم درایە 6 مانجی شێستا دەکات زیاتر لە سزم بووە. بەڵام دادگا لە 25 یازدەی ئەو ساڵەوە یعنی ئێستا مامۆستا بەدەل بەرواری کە ڕەخمیەوەی کە ساڵێک حکم درایە بەڵام مانگە و 6 ڕۆژی مایە بە پێی ئەو تاریخی کە دادگا ئێستا بڕیاری لەسەردایە. ئەوەی کە شێروانی پێ حکم کرد ئەوە ئیسپات بوو ئەو محکەمەی ئەو جارە ئیسپاتی کرد ئیوانیش زوڵمەی زۆر گەورە لە شێروانی هاوڕێکانی کرایە. ئەوانیش هەمان مادە بخۆ هەمان مەخوی سڕیە هەمان شاهێدا هەمان قەزیە کە محکەمە پشتی پێ بەستا بوو ئەوەی ئەو حکمی ئەو ڕێوانە دەرچوو هەمان حکومەش بۆ شێروانیان دەربچێت. ئەوانیش دەتوانن بە هەمان شێوە وەکو تاڵب تەدەخل تەمیزی داوای تەدەخلی تەمیزی بکەن جارێکی دیکە ئەمە ئەوش دەنووسین ئەوش لە بەرنامەماندا ئینشاڵڵا وەکو تیمی پارێزەر. لای خۆشیانەوە کە سوکاری گیراوانی بادینان دەڵێن پێمان سەیرە لە دهۆگڕا ئەوانیان هێناوەتە هەولێر دادگاییان دەکەن. لەگەڵ ئەوەشدا بە بڕیاری دادگا خۆشحاڵ بوون کە بڕیاری ئازادکردنی بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکیان پەسەند کردووە. سپاس بە خودێ دادگاوی ئەو مۆدل سەڕە بۆ ئەم مۆدە زەحمەت مۆدەکی هاتە سەپاندن بۆ ساڵێکی هاتە حکمکردن ئەو ساڵات ما زیندان ڤەل بۆ هەولێرێ هاتە بکی بجن هاتا جاینا او کیسا دو کیسی دیل دو که بون هر کی ما ساله که بنا 2 سال بس دادگاه هولره و یا دو که هر اکن یعنی بود چی نه هولره هرش بر دو که تینه هولره بود چی هر کیسه که شوازه که کار اینه نه چه بیدن یعنی 2 سال دیگه لکه بو کسی که کچ نکر بیدن که بدل جهاتی آزاد کردن که کمدی آزاد بوی بس که کمدی ما ایشتا محکمه یا دو که کیسی توید ماین ان شاء الله وجده علاج بن داخازش حکمت کین بول دو که علاج که لب کن اوان 2 سال توید مای 2 سال و 6 هیوای مای بۆ عیلاجێکی لێ بکەن. پەرلەمانتارانی کوردستان کە لە نزیکەوە لەگەڵ ئومێد بەرۆشکی گفتوگۆیان کردووە ئەوان ئاشکرای دەکەن کە بەرۆشکی پێیوتون لەگەڵ چەندین هاوڕێی دیکەیان لە گیراوانی بادینان لە زیندان ئەشکەنجە دراون. دوجار دادوەرەکان بەشێک لەسەر بەخۆی خۆیان نیشانی پرۆسەی دادگاییکردندا کە بڕیاری 1 ساڵ زیندانی بە پێی مادە 222 بەسەردا سەپاندن بەڵام مامۆستا بەدەل ڕاستەوخۆ بەردەبێت چونکە بۆ ماوەی 15 مانگە لە زیندانە ئومێد بەڕۆشکی لەسەر کەیسی تر کە سزادراوە 2 ساڵ و 6 مانگی تر ئەو ساڵەشی بۆ ئیزافە دەکرێت ئەو ڕاستەخۆ بەرنابێ بەڵام مامۆستا بەدەل ڕاستەخۆ ئیفراز دەبێت. مامۆستا بەدەل بەرواری ئومێد بەرۆشکی ئەمڕۆ الحەمدولێ ئەستەلێنرا هیچ شاهیدێک هیچ دەلیلێک هیچ بەڵگەیەک نەیسەرمان کە ئەو دوو بەڕێزە ئەو تاوانانی کە خراوەتە پاڵیان چۆنەڵی پشڕاز بێتەوە. سپاس بۆ خۆی پەروەردگار ئەوەی بۆ مای دڵخۆشیێمە داکۆکی ئەو پارێزەرە بەڕێزانە و پەرلەمانتارەکان و بۆ نمونە ئەوانەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نەتەوە نێودەوڵەتیەکانی شەرمە حزوریانە بوو دەستخۆشیێمە لە بەڕاستی و دادوە بەڕێزانەکەی. دوای 5 جار دواخستنی دادگا سەرنجام بڕیار لە چارەنووسی بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی درا و بڕیاریشە ڕۆژی 20 و 21 ئەم مانگەش دادگاییکردنی نۆ لە چاڵەکوانان و ڕۆژنامەنووسانی تری بادینان بەڕێوە بچێت کە ئەوانیش چەندین جار دادگاییکردنیان دواخراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.